ئێمە ناوچەکەمان دەوڵەمەندە بە گژوگیایی بەهارە و نەک ساڵانە پێویستە ئەم فیستیڤاڵانە بۆ نمایشی گیاکان بێت ینی پێویستە هاوڵاتی خۆی زیاتر پەرەی پێبدا لە ڕووی تەندروستیەوە سوودێکی باشی هەبێ بۆ تەندروستی مرۆڤ. ئێمە ناوچەکەمان بە هەموو جۆرە ئەو گژوگیانەی کە لە بەهارانە هاوڵاتیان بۆ تەندروستی بەکارێن زۆر دەوڵەمەندە. ئێمە ئەمڕۆ بەشداریمان کردووە لەم فستیڤاڵەیە بە سێ شت بە پاقلە بەشداریمان کردو بە ڕووسقا بەشداریمان کردو بە قارچەکەمان تەواو بووە ڕووسقەکەمان بە سەوزی هێناوە و دوایەوە بڵین پاکمان کردو و سوورمان کردێتەوە لەگەڵ هێلکە و پیازدا. جا ئەم فستیڤاڵانش سوودی هەیە بۆ نەوەی نوێ بۆ ئەوی ئاشنابن بەم گیایانە. گرنگی ها و سوال توسا او بارا پتر پرک چید بیتت نوبرا دی باب خطابی ها و خطاب خانه دا خطابی تتل ویر آمدد بیتن دا بر همه خود بینیتن من آفه فستیوال یکری از آنست و هنر به هر دو کته کلی کری دا زانستی کار بینین و هنره ملت وان هر دو تشتا پیش تیویتن. هر کسی که هاتی سرچوبه هاتی چکی حوجانا کلمت هم یا بیجمانو بید بومن روژه که تایبت بو که افرز گتن المهاتی اکرین خطابخانه پرلمان بومن اپیکره دانای دیسا پرتخانه کنابیم وکلی ریکش آمیدی هر واسا پیشانگه که گلک ریکوپیک هاتی دانان تایبت اشته کلپور کردی خانت کردواری افتشته بومن یا تایبت بو چونکی ایکم جارب ساخیا ایکی پیکر بو تیتا دانانه. Сегодня решили мы, чтобы поближе быть с людьми, чтобы многие узнали о нашей культуре. Мы предоставляем, значит, вот это называется касамари у нас. Касамари – это слово «дом», касса, дом. Мари – это большой. В деревнях до сих пор существуют эти комнаты, которые принимают только гостей. Обязательно встречают с хлебом, с солью. Хлеб у нас, значит, вот. Также у нас выращивается очень много культуры. Яблоки, виноград, айва. Открываем. России, чтобы мы все жили в дружбе и чтобы день ото дна. Молдаван, который проживает на территории Российской Федерации, проводится национальный праздник Мацешон. Мацешон по старинной легенде означает то, что когда весна встретилась с зимой, произошла между ними битва. И зима ранила весну, и одна капля крови упала на снег, и в том месте ожил подснежник. И вот молдаване празднуют этот праздник как начало весны.